بنکەیەکی وەرگرتنی کرێی ئاوی ماڵانە لە شاری سلێمانی. ڕۆژانە چەندین هاوڵاتی سەردانی ئەم بنکەیە دەکەن بۆ ئەوەی سوودمەند بن لەو بڕیارەی حکوومەت یەرێم کە بە ڕێژەی 115 داشکاندنی قەرزی کرێی ئاوی کردووە. بڕیارەکەش تا ڕۆژی 20 ئەیلول بەردەوام دەبێت. لێبسراوی ڕاگەیاندنی ئاوی سلێمانیش دەڵێت تا مانگی هەشت زیاتر لە 31,000 هاوڵاتی لە شاری سلێمانی سوودمەند بوونە لەو بڕیارە. لە دوای ئەو بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان دای بە لێخۆشبوونی هاوڵاتیان لە سایە 15 ئاو، ئێستا زۆربەی بنکەکان قەرەباڵغێکی پێوە دیارە. لە دوای ئەو بڕیاری کە لە مانگی یەکەوە دراوە تا مانگی هەشتی 2022 زیاتر لە 31,000 هاوڵاتی سەردانی بنکەکانی وەرگرتنی پارەی ئاویان کردووە. هاوکات حکوومەت یەرێمی کوردستان هەر لە ڕابردوودا بڕیاری سزادانی ئەو کەسانەشی کەم کردەوە کە تا ئێستا پێوەری ئاویان نەبەستووە کە بڕەکەی 80,000 دینار بوو لە ڕابردوودا، بەڵام ئێستا ئەو بڕە کەم کراوەتەوە. بڕیارەکەش تا 20 کانونی یەکەمی ئەم ساڵ بەردەوام دەبێت. بەروارێکی داناوە بەڕێوەبەرایەتی گشتی ئاڕۆکان حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی کە پێویستە تا بەرواری 20 2022 هاوڵاتیان پێوە ببەستن. ئەم بەروارەکە دایناوە تا 20 2022 80,000 غرامە لەسەر هاوڵاتیە کە بۆ نە پێوەری نەبەست بێ، بەڵام تا ئەو بەروارە ئەگەر بیبەستێ 80,000 ئەبێ بە 10,000. بەڵام لە دوای ئەوە ئەگەر تا 20 2022 هاوڵاتی بابەت نەبێ بە پێوەری بەبەستنی پێوەرەوانێ وەکو پێشتری دێتەوە. لە دوای بڕیاری لێخۆشبوونی بە ڕێژەی 115 قەرزی کرێی ئاو لە هاوڵاتیان لە سەرەتای مانگی یەکەوە تا ئێستا لە شاری سلێمانی و دەوروبەری زیاتر لە 40,000 کەس سەردانی بنکەکانیان کردووە بۆ دانەوەی قەرزەکانیان. هاوکات بەپێی ئەو ئامارەشی کە دەستی کورسات نیوز کەوتووە لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری، حکوومەت یەرێم زیاتر لە 47 ملیار دینار پارەی ئاوی لای هاوڵاتیانە و نەیان گەڕاندوۆتەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.